پەیمانگەی تەکنیکی پایتەختەوە جوانترین سلااوان لێبێت. ئەمڕۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنی قۆناغی یەکەمی سەرجەم بەشەکانمان بوو. لێرەوە پیرۆزباییەکی گەرم لە سەرجەم قوتابیانی قۆناغی یەکەم دەکەین. هیواخوازین کەوا ئەم ساڵی خوێندنیان ببێتە ساڵێکی پڕ لە زانست و زانیاری. لەگەڵمان بن بۆ ئەوەی ڕای قوتابیانیش وەربگرین دەربارەی پەیمانگەکەمان. بەخێراتنتان دەکەین لە بەشی شیکاری نەخۆشیەکان وەرگیرەم. ئیشاڵڵا ئەو 2 ساڵە بەخۆشی بەڕێ دەکەین. زۆر بە جوانی پێشوازیان لێمان کرد، دەستیان خۆش بتن، زۆرمان دیبوون لە گەرمان. هیوای سەرکەوتن لە بە هەمولایەک. هەڵا ئەمڕۆ مەوەکو قۆناغی یەکەم لە کارجێڕیکار. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دامانە ئیشەڵڵا ئەم 2 ساڵە لەگەڵ مامۆستا و برادەرەکانمان ساڵێکی پڕ ئەزمون و پڕزانیاری بەڕێکەن ئیشەڵڵا ئەومان سەرکەوتوە بین. من قوتابی زەینەب لە بەشی ژمێریاری ناوگەڕاتەوە. زۆر دڵخۆشم کە لەو پەیمانگەیە بەردەوام دەبم ئینشاڵڵا. پەیمانگەیەکی زۆر خۆشە، تێدا زۆر کەس دەرس و شادێکی باشی بەدەستێنە، زۆرترین کاریشی تێدا کردووە. دەستخۆشتان لێ دەکەم. پەیمانگەیەکی بەجددی یعنی نایە بە زۆر کەس باسی دەکات لە سوشیال میدیا من لەلایەن سوشیال میدیا و هاوڕێکان هاتمێرە. ئینشاڵڵا تێدا بە حەز و ئاوەرزوەکانی خۆم دەگەم. سەرەتا من وەکو قوتابیەکی پەیمانگەی پایتەخت لە قۆناغی دووەم بەشی کارجێڕی بەخراتی قوتابیە مەرحەلەیەکەکان دەکەم کە بە شێوەیەکی جوان و ڕازاوە پێشوازیمان لێکردن. ئینشاڵڵا هیوای سەرکەوتیان بۆ دەخوازیین.